واو جوان بوو واقعی برد جوانە ئەوە گەمەکە جوراسیک پارکیە ئەو جوراسیک پارکیە داینە سوورەکان یەس هەوە ئەکیدم هەوە ئەو نییە جەنگڵ دارستان مار تیمساح ماری دەخوا مارەشی گەورەتر تیمساحی دەخوا لە پاشان مێتەڵگیر هاوڕێ یەس یەس What a thrill with darkness and silence through the night. Tactical espionage action Metal Gear Solid Snake Eater. I'm searching and I'll melt into Yes! Finally! Finally! Metal Gear! Metal Gear Solid Volume 1 ئەو چ بوو؟ هەر سەیاری دێنە سەر PlayStation 5